بس كاميرا وچما بچوك دقري يعني كادرجا يقلك بچوكا بچوكا كاميرا اري شو هذا كاميرا لابتوب كيف اون بكار من هناك باش تهرة هذا تمام قلك باشا ونحاضر بن امي دست بيبكن بله اللي تشار بارچه كردستان ايريش و گفن دولتان هنم بتایبت ایریشن دولت تاترک دوی دما داوی ده گلکی دجوار بویه اصرار وان دولت و تایبت دولت تاترک جوان ایریش و گفان چیه؟ هۆکاری هێرشان زۆر معلومە هەواڵ ئەویش ئەوەی ڕاستە ئێستا لە سەردەمێکین کە بە هەر چوار پارچەی کوردستان نە سەقامگیری نە ئارامە و هەر چوار وڵاتێ داگیرکەری کوردستانێ بە تایبەت تورکیا نەخوازن کورد سەروەری خۆ هەبێت نەخوازن کورد بۆ خۆ کیانی خۆی هەبێت ناخوازن کە کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی مستەقیم بێ ئیستقلالی خۆ هەبێت بۆیە ئەوان بە هەمویانەوە خەریکن کە ئەو سربەخۆیی کوردستان نێڵ بێتە ئابێتە بێتە چێکردنێتە ئەوە حقیقەتێکە کە بە تایبەت لە بەهاری ڕابردوو و ئێستا هێرشی تورکیا بۆ سەرخاکی باشووری کوردستان گەلێک باڵچێشە گەلێک ڕوونە کە ئەمە بۆچی وا دەکا و تورکیا بۆ هەر جێگایەکە بچێت ئەو ئیتر ئەوێ تەرێک ناکە ناوات بەردەری نادا فەرموو بله ام دبینن که تبی وان وقاس ایریشان یعنی تبی افقاس گفین دولت ترک ام دبینن که هن آلین کردان هن پارتی پشتکریا دولت ترک کن آلکاریا دولت ترک کن هدف وان پارتیا چیه وزاره دکا چوا دده گله کرد ئەم قسەیەکی زۆر زۆر ڕاستە ئەگەر هاوکاری ناوخودی کوردستان و جەهەتێکی کوردستان لایەنێکی کوردستان نەبێت ئەو دژمن نەکارێ ئاوە بە ئاسانی بتوانێت خاچی کوردان داگیر بکات ئەمە زۆر ڕاستەمە لە چەند بەرنامەی تریشدا باسی ئەوما کردیە کە بەداخەوە جەهەتی کوردی ناوی ببێنین پارتی دموکراتی کوردستان یا باشتر بێژین بارزانی لەگەڵ حکوومەتی تورکیا فەرقی تەنێ فەرقی نییە و ئەوان لەگەڵ ئەجندای تورکیا دەڕۆن و ئەوان پێیان ناخۆش نییە کە سەروەری تورک هەبێت لە سەرخاچی کوردستان نەک سەروەری کوردان هەبێت لە سەرخاچی کوردستان بۆیە ئەوان هەموو کارێکی خۆ دەکەن لەگەڵ هاوکاری لەگەڵ ڕژیمە تورکیا و ئەگەر ئەوان نەبن تورک نەتەکارێ ئاوە بە ئاسانی بێ باشووری کوردستان بەشێکی باشووری کوردستان لە چیای گارا و لە مەتینە و لە ئەوانە داگیر بکات و هەموو ڕۆژێ من لە باشوور ئێستاوە لە باشوورین هەردوینەکانە پێرێکانە بۆم بە بارانکردنی ترۆکەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی شار باژێر و مەتێ ناوگارێ ئەمە بە چاوی خۆ دەبینین و ئەگەر هێزێکی ناوخۆی کوردی نەبێ ئەگەر پارتی نەبێت تورک نەکارێ ئاوە بە ئاسانی بێت هێرش بکاتە سەر گریلا لە باشووری کوردستانیا هێرش بکاتە سەر موچە و مەزرای خەڵکی بێدیفاع و بێگوناحی باشووری کوردستان بەو هاوینە ئەو هاوینە کە ئێستا ئەوە وەختی حاصل و پشت و کاڵی جوتیارانی کوردستانە و موچە و مەزرایوان ئاگر تێبەردا ئەمە حقیقەتێکە کە کێشەی گەورەی ئێمە ناوخۆی کوردستانە بەڵای گەورەی ئێمە ناوخۆی کوردستانە کە لە ناوخۆی کوردستانەوە یارمەتی دەوڵەتانی دراوسێ دەوڵەتانی داگیرکرد دەکرێت بۆ ئەوەی کە ئەوان بتوانن هەدەفی خۆیان بپێکن هەدەفی خۆیان بکەنەوەی داگیرکردنی کوردستانە باشە ئەو بەرژەوەندیان تەنگ وێ چه زەرەرێ بدەن گشتی گەلێ کورد یعنی ئەو بەرژەوەندیە تەنگ ئێمپان پارتیان وەک پێدەکە وێ زەرەرەکە چەوە بدە گەلێ کورد بەرژەوەندی وان گەلێک ڕوون و ئاشکرایە هەباڵجان بەش بەرژەوەندی وان نە بەرژەوەندی دایکی نیشتیمانە بەرژەوەندیوان نە بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژاری کوردستانە بەرژەوەندی ئەو هێزێک کە من ئێستا باسم کرد لەگەڵ تورکیا هاوکاری دەکات لەگەڵ دەوڵەتانی دراوسێ هاوکاری دەکات بەرژەوەندی مادیە ئەوان بەربوومێکی زۆریان لە خاچی کوردستان لە نەوتی کوردستان لە ئابووری کوردستان پێکێناوە بۆ کچوو کوڕونەوەی خۆیان نەک بۆ خەڵکی کوردستان ئەو بەرژەوەندی ماڵی وان ئەو بەرژەوەندی پورەی وان یەکجار زۆرە و ئەوە نایانەوێت لەوە بگزارێن و دایانەوێت زۆرتر و زۆرتریکەن
و ئەوان بە تاقیتر ناتوان ئەو سەرەت و سامانی خۆیان زۆرترکەن مەگەر ئەوەی کە دەوڵەتێکی وەکو تورکیا لە پشتیان بێ و دەوڵەتی تورکیا بەرژەوەندی وان دەپارێزێ ڕاستە نەوتی وان جێبەجێ دەکا کاڵای وان دەفرۆشێ و کاڵای خۆی لێرەدا ساغ دەکاتەوە ئەوە هەرکەتێکە کە ئەو بەرژەوەندی دەپارێزێ ئەوی بەرژەوەندی دەپارێزێ بۆیە پارتی مەجبورە بە ئەوەی کە بەرژەوەندی تورکیا حتا ئەگە بەرژەوەندی تورکیا لێدانی براکانیان بێت لە پارچەکانی تری کوردستان حتا ئەگەر بە لێدان و خیانەت بێ بەدایکی نیشتیمان بەو قیمەتەش بێ ئەوان کە خۆیان دەکەن و بەوەی کە ئەوان بەرژەوەندی شخصی خۆیان بەرژەوەندی مادی خانەوادەی خۆیان عائیلەی خۆیان عەشیرەی خۆیان پێ زۆر لە بەرژەوەندی نیشتیمان زیاترە یان مهمترە بۆیە ئەو کارە دەکەن و بە درێژایی ئەو دەپازدویانە هەمووان دەزانی کە ئەگەر بارزانی نەبێت تورک ناتوانێت ئاوا بکات و بێ خاچی لایەکی خاچی باشووری کوردستان داگیر بکە و هەر ڕۆژە درۆن بنێرێتە سەرگری لاکان و سەر خەڵکی فەقیر و هەژاری یاری منتەقەکە و موچە و مەزدایوان ئاگر تێبەردا ئەمە هەیقەتێکە کە بنەماڵەی بارزانی ینی حکوومەتی تورکیاش لە باشووری کوردستان بەبێ بنەماڵەی بارزانی ناتوانێت یەک ئەنگاویش بێتە پێشێ بەڵام ئەوە ئەو دانە پێکەوە هاوکارن ئەمە دەبێت ئەو تەوەهمە ئەو شکو گومانە لە خۆمان بڕەوێنین کە بارزانی کوردە و لەگەڵ نیشتیمانی کوردانە و لەگەڵ بەرژەوەندی کوردانە نەخێر بەرژەوەندی تورکان و دەوڵەتانی داگیر کرد li hemberî vê hevkariya ku pêdekê bi devleta Tirk re çêt kê divê helwesteke gelê Kurd çawa hebe ئەوە زۆر گرینگە ئەوە زۆر گرینگە ڕاستە ئەوە یەکێک لە نقاتی زعفی ئێمەیە نقاتی زعفی کوردانە کە ڕاستە ئەمە پەکەکە بۆ پەدەکەمان بۆ ڕوون بۆ پارتیمان بارزانی دەزانین چ دەکا بەڵام ئێمە دەبێت چ بکەین ئێمە دەبێت ئیجازە بەوە نەدەین لە باشووری کوردستان بە تایبەت لە هەموو پارچەکانی تری کوردستان ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات لۆبی گەورە بکەین کە ئەوە خیانەتێکی گەورەیە بە دایکی نیشتیمان دەکرێت خیانەتێکی گەورەیە بە نیشتیمانێکی سوتاوی کوردان دەکرێت لە باشووری کوردستان و ئەوە بەدەستی خودی کورد دەکرێت بەداخەوە ئێمە لەوەی داکەمێک ناچالاکی دەبێت چالاکین لەوەی کە ڕۆژانە بڵین و مزاهرە و هاتنی سەرجادە و لە ڕەوەندی کوردی لە ئەوروپا فشار بێنێ بۆ دۆستەکانمان بۆ ئەو خەڵکانەی کە دۆستی میلەتی کوردن کە بڵین کاکە هەر تورک و ئێرانی نین کە دوژمنی کوردن ئەوە خودی ناو کوردیش دوژمنی کووردا و بەشێک لە میلەتی لە کورد کە پێیان دڵن بارزانی ئەوانی ژۆر و دوژمنەکان دەستیان داوەت لە ناوبردننی میلەتی کورد ئەوە لەوەیدا ئێمە کەممان کار کردووە لەوەیدا دەبێت هەموو یەک بین دەبێت هەمومان بە فکری کۆنگرەیەکی گەورەی نەتەوەی دابین چێ بکەین چی دیکە ئیجازە نەدەین بەوەی کە بلایەکی بەشێک لە کورد بێنی خیانەت بە میلەتی کورد کە بە درێژایی ئەم 6 ساڵە کردوویەتی و لە هەم کەس شاراوەنیە لە کەس شاراوەنیەکە ئێمە دەتوانین زۆر بە ئاسانی بە هەموو دنیاە بڵین کە لە چ قۆناغایەکدا ئەوان خیانەتیان بە میلەتی کورد کردووە لە ئاژدە ساڵی 1970 لە شەڕی 92 لەگەڵ برایانمان لە باکووری کوردستان بە درێژایی دیادواتر لەگەڵ خۆیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە 93دا شەڕی گەورەیان تووشی ئەو میلەتە کردووە و ئەوان تقریبەن هیچ هێزێک نەماوە کە بە درێژایی 70 ساڵی بارزانی شەڕیوانی نەکردبێت و لەسەر شەڕی ناوخۆش کوردستان وێران نەبوو بێت ئەوەندەی کە دوژمن کوردستانی وێران کردووە لەوەش زیاتر خودی شەڕی ناوخۆ کوردستانی وێران کردووە و بەداخەوە لەو شەڕیدا میلەت وێران بۆ میلەت فەقیر بۆ میلەت نابوود بووە لەبەین چۆ بەڵام بنەماڵەی بارزانی دەوڵەمەند کردووە divê pêvajoya dijwar de gelek nirxandin tên kirin ku derfetê gelê Kurd hene û metirsîl pêşiya wa heye. Niha ev derfetê gelê Kurd ku mafê xwe bi dest bixî çine û ev metirsî li pêşiya gelê Kurd çine. ئەمە ترسێکە زۆر ئاشکرا ئێستا ئێمە لە باشکرد لە باز لەو مەترسێ دەکەیت ڕۆژانە باسی لێ دەکەین ئەویش ئەوەیە کە ئەو ئەزمموی ڕۆژاوا و باشوور لە ناو بچێت و دووبارە دەوڵەتانی داگیرکەری ڕۆژاوا و باشووری کوردستان کە بەغدایە و دمشق بێنەوە سەر حکوم بە دووبارە گەلی کورد خەنەوە ژێر چەسانەوە و ژێر زنجیر و پۆستاڵی خۆیان ئەوە یەکجار خەتەرێکی گرینگە و خەتەرێکە کە دەتوانێت هەر دەم اتفاق بکەوێت کە
ئەزمموی کوردان لە باشوور و لە ڕۆژاوا لە ناو بچێت و ئەوە شەر دەبێت دەگەڕێتەوە سەر خەتای خۆمان بەداخەوە ئەوە زۆر ئەوەیە ئەوی تریش کە بەشی دوو پرسیارەکەت ئێمە دەتوانین بە هاوبوونی یەکتر یەکبوونمان لەگەڵ هەموو ئەو هێزانەی کە لە دەرەوەی هێژمونی بارزانانی یا لە دەرەوەی ئەجندای بارزانانی یا لە دەرەوەی استراتیژی بارزانانیدان یەک بگرین هەمومان زۆرین ئێمە لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا لە باکوور دەتوانین یەک بگرین و دەتوانین بە حەبڕ ئیتفاقێک بکەین کە تاقەهێزێک لە کوردستان بە تەنیا بێڵینەوە ئەو تاقەهێزەی ماڵی بارزانانی بە تەنیا بێڵینەوە و نەهێڵین ئەو ئەجندای خۆی هەدەفی خۆی کە هەدەف و ئەجندای دوژمنانی کووردا بەسەر هەموو گەلی کووردا بسەپێنێت بەسەر هەموو گەلی کووردا ئەوە بکات بجوڵێنێت ئێمە دەبێت بۆ خۆمان لەو لای کە هەموو ئەو هێزانەی کە ئاوا بیر دەکەین و ئێستا قسەمان کرد کە دایکی نیشتیمان لەژێر زنجیر و کۆت و بەندی دەوڵەتانی داگیرکرد و خودی دوژمنی ناوخۆماندایە بە تەنیا نەهێڵینەوە و هەمومان بە هەڤڕە لە کۆنگرەیەکی نەتەوەیی لە هاوکارێکی گەورەی پان و بەریندا پێکەوە ئیجازە نەدەین چی دیکە دوژمنانی گەلی کورد و دوژمنی ناوخۆ بتوانن ئەجندای خۆیان بەسەرێمەدا بستەپێنن و ئەهدافی خۆیان کە سەروەتکردن و دەوڵەمەندکردنی خۆیانە تەنیا و تەنیا ئەجندای ئەوان دەوڵەمەندبوونی کچوو کوڕ و نەوەکانی خۆیانە ئیتر بەس بێ بۆ هەمیشە بەس بێ بەڵکو لە جیاتیەوەی کە تاقمێکی بچووکی خانەوادەیەکی بچووک دەوڵەمەند ببن بە فێرعۆنی زەمانە بەڵکو هەموو میلەتی کورد بەروبوونی خاچی کوردستان یەکجار زۆرە بەروبوونی سەروەتی خاچی کوردستان یەکجار باشە و دەتوانێت ئەوە دابش بکرێ بەسەر هەموو خەڵکی فەقیر و هەژاردا بەسەر هەموو خەڵکەکەیداکە کە لە شۆڕشدا زەرەریان دیوە لە شۆڕشدا زیانیان دیوە بە درێژایی 100 ساڵ زیاتر ئەوان لە خزمەت بەدایکی نیشتیماندا وڵاتیان وێران بۆ دێ و گوندەکانیان وێران بووە کچ و کوڕەکانیان شەهید بوون دا بۆیە ئێمە دەتوانین ئەگەر یەک بگرین پێکەوە یەک بگرین ئەوان نەتورک نەبارزانی ناتوانن دەرەخەتمان بێن ناتوانن پێمان بوێرن باشە هەری داوی لە هەپەریڤان داگیرکەری پلان و ئێریشێن سەرگەلێ کورد ڕۆڵە ڕەوشەمبیران چییە دەبێ بێ پێواژێدە ڕەوشەمبیر چی بکەن زۆر گرینگە پرسیارێکی یەکجار گرینگە کە من هەمیشە دایم بڕوان بۆیە بۆ کە وەختێک دەڵم میلەتی کورد بەبەستم ڕۆشنبیرانی کوردە بچوندا میلەتی کورد فەرلاح و جوتیار و کرێکار و سایق تاکسیوانە ئیشی خۆ دەکەن ئەمە ناتوانین بەوان بڵین کە ئەوان مەسەڵەن ڕابەری میلەتێ بکەنەوە ئەوەی کە دەتوانێت ڕابەری بکەوەی کە دەتوانێت ئەجندای میلەتێک بەرەو پێشێ بەرێەوە ئەجندایەکی پاک و خاوێنی بۆ دیاری بکاوە ڕۆشنبیرە بەداخەوە دەبێت لێرە بێژم کە ڕۆشنبیر ئەو ئەرکەی خۆی بە تەواوی بەجێ نەهێناوە تا ئێستا کوونێ ڕۆشنبیر دەبێ مەشعل بەدەست و ڕووناکەرەوەی ڕێگای کۆمەڵانی خەڵک بێت کە بەداخەوە ئەوە ناکەن ڕۆشنبیری کورد زۆربەی جاران بە تایبەت لە باشوور بە مستەفید دەبێ بە وەی کە دەسەڵاتێکی دیکتاتۆر و دەسەڵاتێکی بۆ گەند معاشی دەداتێ یا مەسەلەن سەیارەی بۆ دەکرێ وێلای بۆ دەکرێ بەوەی بێدەنگ دەبێت دمی خۆیدا دەخات زۆر گوناحە زۆر کفرە زۆر حرامە کە ڕۆشنبیری کورد بە خاتری بەرژەوەندی ماڵی بەرژەوەندی مادی خۆی و بەرژەوەندی پۆست و مەقامی خۆی بێدەنگکە لە ئاستی وەزیفەکانی لە ئاستی ئەرکەکانی بۆ لە بەرامبەر دایکی نیشتیماندا بەداخەوە ئەوە زۆرە سەتایەکی زۆر دەرسەدێکی زۆر لە ڕۆشنبیری کورد چوونە ژێرباری دەسەڵاتێکی بۆگەن و فاسید و گەندەڵ و زۆربیان تووشی نەخۆشی گەندەڵی بوو ڕۆشنبیری کورد و ئەوە خەتەرێکی یەکجار گەورەیەکە ڕۆشنبیر بێدەنگە ڕۆشنبیر قسە ناکە و سەری خۆی بەرداوەتەوە مستەفیدە بەو ئیمتیاز و بەو پۆست و مقام و بەو پارە و مەعاشەکە دەسەڵاتێکی گەندەڵی کوردستان دەیداپێ یا دەسەڵاتێکی دەوڵەتانی داگیرکرد پێی دەدەن یا مەسەلەن قات و ڕوباتێک و جانتایە بەدەستەوە دێن و دەڕۆن بەبێ ئەوەی کە کوچکترین خزمەتێکی نیشتیمانەکەیان بکەن بەبێ ئەوەی کە بتوانن ئەو ئەجندا گەورەیە کە گەیاندنی دایکی نیشتیمانە بە ئازادی و بە ئیستقلالی خۆی توانن بەجێ بێنن بەڵە ڕۆشنبیر ئەرکێکی یەکجار گەورەی لەسەر شانە و تا ئێستا کوێنێ دەتوانن بڵم سەتا زۆری ئەو ڕۆشنبیرە ئەو ئەرکەی خۆی بەجێ نەهێناوە و دە مقابل سەروەت و سامان و پارە و پود و مستەفید بووندا بێدەنگی هەڵدەبژێرێت
gelek spas dikim dest xweş. Ji hevaziyan wadarın baş be. Key bulav dibêtەوە? Fêm nekir? Key bulav dibe. Heftiya pêşiya me wê çar parçeyê Kurdistanê yek bi yek dakeve. Ez ê ji we rê bikim lînka wî demê. Gelek spas dikim, xwe baş binêrin, silav rêz. Televizyonên ronahiyê wa? Ev ya ajansa hewar e, rondahî Stêrk TV Medya Xeber û Rojnivîs ewna ji me digirin. Hemû dibin baş e. Ser Gelek spas dikim dest xweş. Silav rêz. sağ olun.